جاتە دەچمە لای پەیامنێرمان هێرش قادر. هێرش سڵاوت لێبێ، کۆبوونەوەکەی ئەنجومەنی وەزیران دەستی پێکردو یاخود نا؟ بەڵێ زرێبار دیارە دوێنێکەوە بڕیار بوو کۆبوونەوە ئەنجام بدرێ کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران لەسەر ئەو قەیرانەی کە لە ئێستا لە هەرێمی کوردستانی و لەسەر ئەو چاکسازی کە بڕیارە ئەنجومەنی وەزیران ڕای بگەێنێ، بەڵام کۆبوونەوەکە دواخرا بڕیار بوو ئێوارەی ئەمڕۆ بێ، بەڵام بە پێی و زانیاریانی لە بەردەست ئێمەدا بڕیارە کاتژمێر 11 کۆبوونەوەکە لە بینای ئەنجومەنی وەزیران دەست پێ بکات کە سەرجەم وەزیرەکان تێیدا ئامادە بن جگە لەو چوار وەزیری بزوتنەوەی گۆڕان کە لە ئێستادا لە نێو شاری هەولێردانین و دوورخراونەتەوە لە ئەنجومەنی وەزیران. وا بڕیارە کۆبوونەوەکەی ئەنجومەنی وەزیران کاتژمێر 11 دەست پێ بکات. ئێمە هەوڵماندا بچینە ژوورەوە لە پرزگەی ئەنجومەنی وەزیران، پیان وتی هەتا ئێستا پرزگەی ئەنجومەنی وەزیران ئاگادار نەکراوەتەوە کە ڕێگە بە ڕاگەیاندەکە بداوە. پەیوەندیمان بەناو ئەنجومەنی وەزیرانی شۆ کرد، ئەوان باسییان لەوە دەکرد کە بڕیار نییە ڕاگەیاندەکە بێتە ژوورەوە، دیار نییە گە لە کاتی کۆبوونەوەکە بڕیارە بێت کە ڕاگەیاندەکە بێنە ژوورەوە یاخود نەچکە تا ئێستا ڕێگەیان بە ڕاگەیاندەکە نەداوە کە ڕووماڵی کۆبوونەوەکە بکەن. کۆبوونەوەکە لەسەر ئەو دۆخەیە کە ئێستا هەرێمی کوردستانی تێداوە، قەیرانەکانی دارایی و هەروەها بەرەی جەنگ و شەڕی دژ بە داعش و بوا بڕیاریش ئەنجومەنی وەزیران و حکوومەتی هەرێمی کوردستان پرۆژەیەکی چاکسازی ڕابگەێنێ لە بارەی کەمکردنەوەی خەرجیەکان بۆ ئەوەی بتوانێت ئەو دۆخەی ئێستا هەرێمی کوردستانی تێدایە بە تایبەتی لە قەیرانی داراییدا بە کەمکردنەوەی ئەو خەرجیانە دەری تێپەڕێنێت. وا بڕیارە پرۆژەیەکی چاکسازی ڕابگەێنێ کە لێرۆ لەوێ هەندێک لە پرۆژە چاکسازیەکان باس کراوەوە، باس لەوە دەکرێت کە ئەم کەمکردنەوەی خەرجیەوە کەمکردنەوەی موچەی پلە باڵەکانیشی پێدەچێت تێدا بێ، بەڵام تا ئێستا دیار نییەوە کۆبوونەوەکە کاتژمێر 11 لە بینای ئەنجومەنی وەزیران بەڕێوە دەچێت. ئێمە لە ئێستادا لەبەر دەم دەرگای ئەنجومەنی وەزیرانان کە دوو دەرگای هەیە ئەنجومەنی وەزیران، دەرگایەکیان لەو دیوەیە کە تەنها سەرۆکی حکوومەت و وەجێگرەکەی و وەزیرەکان هاتوچێ لێ دەکەن، ئەمەش ئەو هاوڵاتیانەی کە سەردانی ئەنجومەنی وەزیران دەکەن و ڕۆژنامەنووسان لەم دەرگا دەچنە ژوورەوە. ئێمە لە چاوەڕوانی ئەوەداین کە ڕێگە بدەن بە ڕاگەیاندەکان بۆی بتوانین ڕووماڵی کۆبوونەوەکە بکەین لە نێو بینای ئەنجومەنی وەزیرانەوە زرێبار. بەڵێ هێرش بۆ وەرگرتنی هەر زانیاریەکی تر دەگەڕینەوە بۆلات. زۆر سپاس بۆ هێرش قادر.